عزیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکی تری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین تەوەری بەرنمەکەمان بە لا ڕێدابردننی ڕای گشتی لە پایچی بە میوانداری بەڕێز و خۆشەویست کاک دیاری محەممەد مەجید بەرپرسی لیژنی ناوچەی سەرسنار کاک دیاری خۆشحاڵین و بەخێرێت سپاس بەڕێزی سپاس کاک دیاری ئەوەی کە ئێمە لە کوردستان بەریەکەوین سەبارەت بە ڕای گشتی و ئەوەی کە لە فەزای گشتیا بە تایبەتیە گوزەرێ چ لە دیوە سیاسەکەیەوە لە دیوە ئابوووریەکە و لە دیوە کۆمەڵایەتەکەەوە و زۆر جار لە دیوە ئاینەکان و دیوەکانی تریشەوە لەمەڕ پرسی ڕای گشتی قسە و باسێکی زۆر هەیە و تەوژمی جیاواز هەیە کە کار لەسەر ڕای گشتیەکەن هەر یەک بە ئاراستەی خۆی هەوڵەیات کارگەری لەسەر ئەم فەزایە لەسەر ئەم ڕای گشتیە بکات. خوێندنەوەی کاگاری چییە بۆی کە بەشێک لە بەلە ڕادابردن هەیە لە ڕای گشتی لە کوردستانە و زۆر جار ئامراز و کەرەستە و کەلوپەلی پێویستیشی بۆ مەیسەر کراوە تاوەی کە بتوانێت ئەم ڕای گشتیە بە جۆرە لە جۆرەکان چاواشە بکە. ئەوەی کە مێسە لەسەر زمانی خەڵکی بینین زۆر جار هەندێک جاریان لەسەر زمانی بە تایبەتی گەنجەکانەوە جۆرێک لەناو ئومێدی هەیە لەسەر دۆخە گشتیەکە. خوێندنەوەی دیاری چێ بۆم بابەتە؟ سپاس دووبارە سپاس بۆ میوانداریتان. تەبیعی کاک سەربەست لەسەر مەسەلەی ڕای گشتی و جوڵاندنی ڕای گشتی ئەمە بابەتێکی گرنگە و هەستیارە بۆیە زیاتر کاری لەسەر کراوە. ئەوەی کە بە گرنگە و بە لایەنە ئیجابیەکەی بۆ ڕای گشتی جوڵاندنی ڕای گشتی لە مەسەلەی نەتەوایەتیەکان لە مەسەلەی جوانکردنی دەوڵات و لە مەسەلەی حقایقەکانی دەوڵات و ڕای گشتی بجوڵێنرێ ئەمە کارێکی باشەوە نمونەشمان هەیە بۆ ئەو ڕاگشتیە جوانەی کە لە ڕیفراندۆم دروست کرا و هەموو لایەکتایە بەشدار بوون هەم سیاسی هەم ڕاگەیاندن هەم خەڵک بەعام جوڵاندنی ڕای گشتی لەمەوە سەرچاوی گرتو و نەتیجەیەکی باشیشی هەبوو. ئەمە دیوە جوانەکەی ڕای گشتی کە بۆ هەموو تاکێشی کورد و لە دەرەوە و لە ناوەوە سوڕەیەکی جوانی پێشکەش بە جیهان کرد و بە هەرێمی کوردستان کرد و بە دەوڵەتانی دەوروبەر کرد کە ڕای گشتی هەموو کورد لەسەر مەسەلەیە کۆکن و جوڵاندنی ئەم مەسەلەیە بۆ ڕای گشتی و پێکەوەییان لە ئەنجامی ئەوەی کە توانرا بە سەرکەوتوی کارێک و پرۆسەیەک جێبەجێ بکرێت کە خەونی لە مێژوونی گەلی کورد بوو. ئەمە ڕای گشتی لێرەیە 100% توانی کاری خۆی بکە. ئەم هەم لە سۆشیال میدیا هەندێک دەنگی ناڕازایی ئەبینرا ئەمەش جوانیەکی ڕای گشتیەکە مەرج نییە هەر هەمووی وەکو یەک بێ. بەڵام ئەفو دوجار ڕای گشتی لێرە توانی ئەنجامێک بەدەستەوە بە کە دڵخۆشکەر بوو توانرا هەموو هەستی بۆە کرد کە هەموو هێزە سیاسیەکان و هەموو خەڵک لە یەک ئاراست و یەک ئامانجان هەیە بۆ ئەو پرسەی هەیەە. بۆیە بەلا ڕێدابردنیشی لێرە دەبێتە هۆی ئەوەی کە دەبێتە کێشە و بەریەکەوتن لە نێوان ونکردنی ڕاستی و ئەبێتە هۆی بەرکەوتە و قەلەقی و دوودڵی خەڵک و گومانەکان زیاترە بێت لەسەر یەکتری. ئەم بەلا ڕێدابردنە کاری ئێمە بەرەو پێشتر نابە و هەمیشە خەڵکی ئێمە لە دڵە ڕاوکییا بێ و خەڵکی ئێمە ڕاستیەکانی لێو نەبێ و ئەم ڕایگشتی جوڵاندنی ڕایگشتی و بەلاڕێدانی ڕایگشتی دوجار سەرنجام پێکدادانی لێ دروستە بێ دوجار ناڕزایەتی لێ دروستە بێ بەشێک خەڵک و بەشێک لایەن سوود لەم کارەوەرەگرن بۆ دژایەتیکردنی بەرامبەرەکەیان بە بەکارهێنانی ڕێی خەڵک و دژایەتیکردنی خەڵک. سەرنجام ئێمە ئەکرێ ئەو ڕایگشتیە بۆ بابەتێکی تر باس بکرین و شوێنی کەمان هەیە بۆ سیاستکردن شوێنی کەمان هەیە بۆ مناقەشەکردن شوێنی کەمان هەیە بۆ وتنی ڕاستی. لەوێەوە ئەتوانین ئاراستەی ڕایگشتی بە دیوە جوانەکەی بکەین بۆ خەڵکی خۆمان و دڵنیایی بە خەڵکی خۆمان بدەین لە کۆمەڵە پرس لە کۆمەڵێک بواری تردا. کاک دیاری دەست خۆش بە لەسەرەوەی کە باسێکی ئەوت کرد کە ڕایگشتی لە کوردستان تەنها بریتی نیە لە ڕایەکی بەلا ڕێدابراوە بۆ نمونە ڕایەکی نیشتیمانی شەیە کە بەڕێز باسی ئەوت کرد کە لە ڕیفراندۆما خۆی بەرجەستە کام ڕایە. بەڵام ئەوەی کە منەمەوێت دیوی ئەو دیوشی کە بەڵێ ڕێدابردنی ڕایگشتی یان لاوازکردنی ڕایگشتی لە کوردستان بە تایبەتی لەسەر پرسا قەومی و نیشتیمانیەکان ینی هەست بۆ ناکەی کە
هەندێک تیاری سیاسی هەن ڕەنگە بە کاریگەری دەرەوەی هەرێمیش هەوڵی ئەوە دەن کە تەوژمێک دروستکەن جۆرە لە جۆرەکان سەر لە خەڵک بشێوێنن لەوەی کە بە ئاسانی نەتوانن بڕیار بن بە ئاسانی نەگەن بە ڕاستیەکان ینی تەماویکردنی دۆخی گشتی و لێڵکردنی گۆمەکە بە ئامانجی ئەوەی کە هاوڵاتی بە ئاسانی نەتوانێت بڕیار بە ئاسانی نەتوانێت بزانێ کامە باش و کامە خراپە کامە سپی و کامە ڕەشە ئەنی هەوڵێکی وا نبینیت خۆی نەک هەبینرێ هەر بە واقعی هەستی پێکرێ ئەو ئاڕاستەیە و هەمیشە لە ناو لایەنە سیاسیەکان ئەم ئاڕاستەیە هەیە و بۆ دژایەتیکردنی بەرامبەر بەکارهێنرێ و کاریشی لەسەرکرێ و یەکێکە لە هەدەفە سەرەکیەکانیان بۆ ناشرینکردن من لێرە پێم خۆشە بە یەقینت بەمێ لەسەرەوەی کە دەوڵەتانی ئیقلیم و دیارە و ئاراستەکردنی کۆمەڵێک تاوکوسا نەک قسەی من قسەی شەقامی ژەمەیەکە کۆمەڵێک کەسی ڕۆشنبیر بۆ ئەم حاڵەتانە بەکارهێنرێ و کۆمەڵێک لە سۆشیال میدیا ئیشیان بەس ئەوەیە کە ڕای گشتی بەلاڕێدا بەرن و کار بکەنە سەر ئەوەی کە ناشرینکردنی ئەم دەسەڵاتە و ناشرینکردنی حزبێک و بەرنامە و کاریانە و بە بەرنامە ئیش لەسەر ئەمە ئەکرێ و پێشووتر ئەم ڕایگشتیە ئەگەر لە ڕێی بگەڕێنەوە مێژوویەکی کۆنی هەیە و بە شێوازێکی تر ئەمە کراوە بەڵام لە ئێستا لە ڕێی سۆشیال میدیا لە ڕێی ڕاگەاندن لە ڕێی کۆبوونەوە و ئەم مێزگردانی کە ئەکرێ ئەمانە هەمووی سەردەمین بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو لە ساڵ 1960 کە شۆڕشی ئێلول هەڵگیرسا و دواتر لە 64 ئینشقاقی دروست بوو چۆنێتی ناشرینکردنی حزبێک بەرامبەر لە ڕێی نەتەوەکەی لە ڕێی ئەو شوێنانەی کە دەسەڵاتی تیا هەبوو توانیوێتی کۆبوونەوەی تیا بکە توانیوێتی دەمی بە خەڵک بگات چۆن حزبێکی بەرامبەری ناشرین کردو و دواتر گۆڕینی ڕێی لە دژایەتیکردنەوە بۆ پاڵپشتیکردن لە دوژمن ئەمانە هەمووی مێژوویان هەیە و ناشتوانین نکۆڵی بکەین و مێژوش ئەمە حقیقەتی یاوە بەڵام لە ئێستا بە کارێکی تر بە شێوازێکی تر بە جۆرێکی تر مامەڵە لەسەر بەلا ڕێدابردنی خەڵک دەکرێت و ئێستا بە ڕوونی دیارە ئەوانەی کە شەقام بەلا ڕێدابن هەموو بەلا ڕێبەردابردنەکانیان دژایەتیکردنی پارتی دیموکراتی کوردستانە و لەمەوە سەرچاوی گرتووە هەموو ئەو فەزایی کە لە سۆشیال میدیا دروست دەکرێت ئەو فەزایی کە لەوێ هەیە و ئەو جوڵانەی کە لە ناو سۆشیال میدیا ئەکرێ و لە میدیاکانەوە ئەکرێ ئەمانە دەبێت ئەوەی کە ئەو بابەتی کە جەنابەت باسیەکەی بەلا ڕێدابردنی ڕای گشتی لەسەر کۆمەڵە پرسکە لە حقیقەتە ئەوانەی بەلا ڕێیا دەبن حقیقەتی ئەم پرسە ئازانن چییە بەڵام دانێ بە نوعێکی تر بە شێوازێکی تر لە خەڵکی بگەێنن و خەڵک بۆ ئاراستەیە بەرن کە ببێتە هۆی دژایەتیکردن و لەم پەردانان لە بەردەم کۆمەڵی هەنگاوی حکوومەت یان لە بەردەم کۆمەڵێک هەنگاوی حزبی کە پارتی دیموکراتی کوردستان بۆ نمونە بێنینەوە لە سەرکەوتن و لە لوتکایابێ ڕای بگرن لەمەوە ئەگەر نەتوانرێ بە چونکە خەڵک لیان قوبوڵ ناکات لە مەسلەی شەڕی جارێکی تر شەڕی براکوژی بۆیە ناچارن لەم ڕێەوە کار لەسەرەوەکەن لەم ڕێەوە ئەیانەوێ باڵادەستی و دەسەڵاتی حزبێک بخەن لە بەرژەوەندی ئەوەی کە خۆیان ئەیانەوێت و زیاتریش ئەو ڕێگانەیە کە بالفعل لە دەوڵەتانی تریشەوە ئاراستەی ئەمە ئەکرێ و زۆر کات گومان ئەخرێتە سەر پەیوەندیەکانی لایەنێک لەگەڵ دەرەوە و دروستکردنی بۆ نمونە ڕاگەیاندنێک ئەبێتە جێگای گومان و سەرچاوی داهاتی ئەم ڕاگەیاندن ئەم تەلەڤزیۆنە لەکوێیەت بۆ ئاراستە ئەکرێت بۆ خەڵک بەم شێواز ئەمانە هەمووی پرسیارن لای خەڵک دروست بوون بەڵام دوجار خەڵک گوێ لەمانە ئەگرێ خەڵک ئەم حاڵەتە زۆری لەناو خەڵکە ڕنگدانەوەی هەیە بۆیە دەکرێت ئەم بەم شێوازە مامەڵەکردن لەگەڵ ڕای گشتی و چاواشەکاری خەڵک بە شێوازێکی تر خەڵک لێکی باتەوە بزانرێت کە بەکارهێنرێ بۆ بەرژەوەندی شەخص لە ناو حزب بەرژەوەندی حزب بۆ بەرامبەر بە حزبێکی تر و شاردنەوەی ڕاستیەکان و دوورخستنەوەی کێشەکانی خۆیانە و لە بەرچاوی خەڵک و ئەهێنن بە بەرامبەر حزبێکی تر بەکاری هێن
کاک دیاری پێم خۆشە بۆی کە لەسەر سامپڵێک بوەسین لەسەر پرسی بەلاڕەدابردنی ڕای گشتی ئێمە لە ماوەکانی ڕابردوو بەر ئەوە کەوتین کە یەکی لە پەرلەمانتارەکانی پەرلەمانی کوردستان لە کۆمەڵی ئیسلامی بەناوی سۆران عومەر چەند جارێک تەشیری کرد بە سەرۆکی حکوومەت بە دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و زۆر جار بە داتا و زانیاری هەڵە و پشت ڕاست نەکراوە تۆمەتی بەرامبەر بە حکوومەت ئاراستە کرد بینیمان کە لە ماوەکانی ڕابردوو لێکی لە دادگایەکان دۆڕاندی و نەیتوانی ئەو تۆمەتانی کە یا بێ پاڵ دامەزراوی حکومڕانی لە کوردستان بیسەلمێنێت لە هەفتەی ڕابردوو بینیمان کە پارێزبەندی لەسەر سۆران عومەر هەڵگیرا لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بە زۆرینەی دەنگ بەڵام ینی ئەگەر سێری پرسەکە بکەین پرسەکە پرسێکی تاو یاساییە و قسەکردنە لەسەرەوەی کە ئەم پەرلەمانتارە پێویستە بە پارێزبەندی پەرلەمانەوە چاوەشەکاری نەکات و بچێتە بەردەم دادگا ئەم تۆمەتانی کە ئەو لەسەر حکوومەت هەرێمی کوردستان و شخصی سەرۆکی حکوومەتەتی بە بەڵگە بە دیکۆمنت بیسەلمێنێ ینی ئەم داواکاریەکی زۆر ڕەوایە و زۆر جار ئەوانەی کە لە وڵاتە خۆیان بە ئۆپۆسیۆن نەزانن خۆیان پێ ڕەخنەگرا خۆیان پێ ڕۆشنبیرە داوای ئەم ئالێتاکەن داوای ئەم میکانیزماکەن بۆی کە ڕایگشتی ڕوون بێتەوە و خەڵک بگاتە ڕاستیەکان بەڵام لە کاتی ئێستاکە ئەم ڕووداوە ڕوویە بەشێک لە بەناو نووسەرەکان بەشێک لە میدیا بەشێک لە حیزبە سیاسیەکان هەڵوێستی پێچاوانیان هەبوو دژیەوەن کە پەرلەمانتارێک پارێزبەندی لەسەر لا ببرێت و بچێتە دادگا و بەڵگە و مستەنەدەکانی بەرێت لەوێ لە دادگا تۆمەتەکانی بسەلمێنێ خوێنەوەی تۆ چێ بووی کە بەشێ لە مێزانە سپی بە ڕەشەکەن دوایی هەمان ڕەش بە سپیەکەن ینی یاریکردن و گەمەکردنەکەی لەم نێوەندەیە خوێنەوەی تۆ چۆنە کاک سەربەست خۆی لە هەموو شوێنێک زۆر گرنگە و ئاگات لە مووقیفی سیاسی هەبێت کە لە پێشووترا چۆن بوویت و ئێستا چیت هەیە یعنی گۆڕانکاریەکی بەو شێوازە کە لە مووقیفی سیاسی تویا دروست ببێ لە کاتێکا کە لە بەرژەوەندی خۆت بێ و ئەمە بە پرۆسێکی دیموکراسی بزانی و لە کاتێکا کە بەرژەوەندی تویتیانە بێ ئەمە بە پرسێکی دیکتاتۆرانە یان حساب نەکردن بۆ هێزولایەنەکانی تر من قسەم لەسەر خودی سۆران عومەر نییە کێشەکە لەسەرەوە نییە سۆران عومەر پارێزبەندی لێ سەندران لێ سەندا قسە لەسەر بیرکردنەوە و ئەو بیرکردنەوەی تەسکەی حیزبی هەیە کە لە ناو پەرلەمانی کوردستانە هەیە من پرسیارەکەمە ماکەم ئایا ئەگەر پارێزبەندی تەنها بۆ لێسەنەوەی یەکێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان بواە کە پارتی بواە ئەمان هەڵوێستیان هەبوو ئەم لایەنانە ئەمە قسەکەیە بۆیە ئەوان پێشووتر بە یاسایە کاریان کردووە کە لە 23 حوزەیرانی کرا و قبوڵی ئەویان کرد کە پارتی پەراوێز بخەن و بتوانن لە مەسەلەیە کە ڕەهەندی نیشتیمانی هەیە و پێویست بوو کە هەموو لایەنە سیاسەکان تایە کۆک بن ویستیان پارتی بکەن لە دەرەوە و پێیان قبول بووە ئامادەش بوون دابنیشن لێرە قسەکە لەسەر ئەوەیە ئەگەر من بەش بە حاڵی خۆم پرسیارەکە لەسەرەوە دروست بۆ لای من و لای خەڵکێکی تریش سۆران عومەر بەڕێزیان لە حزبێکی سیاسی دیاریکراون و کۆمەڵی ئیسلامی ئاساییە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی دژیەوە بڕیارە بن بەڵام ئاسایی نییە تۆ سەرجەم حزبولایەنەکانی تر لەسەر ئەم مەسەلەیە قسەیان لەسەر هەبێ ئەگەر نایاساییە ئایا پەرلەمانی کوردستان کار بە ئەو پەیڕەوی ناوخۆی پەرلەمان نەکرێ و لە زۆر حاڵەتدا ئەگەڕێنەوە بۆ پەیڕەوی ناوخۆوە لەسەر هەر پرسێک کە بەرژەوەندی خوانی نەبێت داواکە لە پەیڕەوی ناوخۆ بە کار بە پێی پەیڕەوی ناوخۆ بکرێت فەرمەوە کار بە پەیڕەوی ناوخۆکرا یعنی ناکرێ تۆ لەژێر پەردەی ئەوەی کە تۆ پارێزبەندیت هەیە لەژێر ئەو ناوە تۆ هەرچیت بوێ بتوانانی بیکەیت هیچ بەڵگەیەکیش نەبێت فەرمووی یاسا ئێمە بڕیارمان ناوە پارتی دیموکراتی کوردستان و ئەو تیمێک لە حکوومەتە ئێمە هەمومان پشتیوانین لە بەرنامەی کارەکەی ئەو بەرنامەی کارە کە کەس لەسەر و یاساوە نەبێ بۆ ئەندامێکی پەرلەمانی پارتی دیموکراتی کوردستانیش هەمان بۆ چوونمان هەیە هەر کاتێک بەرامبەر بە دامەزراوەکانی حکومی و کەسەکانی ناو حکوومەت شتێکیان هەیە ئەندام پەرلەمان ئەتوانێت بە پێی ئەو پەیڕەوەی ناوخۆیە ئیسیجواب و داواکاری و پرسیاری لی بکە ئەکرێ ئەمە ئەگەر ئەم بەم شێوازار جواب نەدرایەوە دێتە سەر شاشەکانی ڕاگەاندن
قسەی خۆی لەسەرەوەکە کە داوای کردو سەرۆکی حکوومەت ئامادە نییە وەڵامی باتەوە لێرە قبولە بەڵام ئەو پشت دەبەستێ بە بەڵگەیە کە ئەو بەڵگەی ئەو لە هیچ وڵاتێک بەڵگە نییە و ئەو احتیمادی ئەو خستێتە سەری هیچ بەڵگەیەک نییە بۆیە دەکرێت بە پێی یاسا ئەو پارێزبندیە طبیعی فەقەرەکانی لە مادە 24 فەقەرەی دوو ئەڵێ ئەندام مافی ئاخاوتنی ئازادی هەیە لە کۆتاییە ئەڵێ بتوانرێ ڕێز لە دامەزراوە حکوومیەکان دامەزراوە یاساکار پێکراوەکان بکرێت بۆیە لێرەیە ئەوەی کە زۆر مەدەنیە سەرۆکی حکوومەت لە ڕێی دادگاوە سکاڵای تۆمار کردووە و بەڵگەکانی بەرێتە دادگا لە دادگا زۆر ئاساییە با بۆ هەموو خەڵکی کوردستان ڕوون بێ دادگا بە شەفافی و بە کراوەی دادگای سۆران عومەر بەڵگەکانی بخاتە بەردەم ئەو کات ئەتوانرێ هەموو حزبەکان پشتیوانی لە دادگا بکەن ئەگەر سەرۆکی حکوومەت یاساکە دۆڕاندی باجەکەی بدرێ و ماف بگەڕێرێتەوە بۆ سۆران عومەر واگە سۆران عومەریش دۆڕانی بە ئەو کارە یاسیەکانی خۆی لەگەڵا بکرێت بەڵام گرنگەوەیە بۆ لەم تەوقیتەیە و بۆ بەم شێوازە ئەوەیە بینرێ کە لێرە مووقیفەکە تەنها سۆران عومەر نییە چونکە سۆران عومەر یەکێکە لە لەوانەی کە بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان باجی یاوە بەدەستی سۆران عومەر و ئەو لە ڕاگەاندنەکانی خۆیان نبووە کە باز لە مۆزوعێکە کە لە خێڵی حەمەل لە ساڵی 2001 سۆران عومەر دەستی هەبووە لە تاوان و جگەلەوە کەسێک کە بۆ خۆی پەروەردەی دەستی سۆران عومەر پەروەردەی دەستی ئەو بووە بۆ خۆی باز لە کۆمەڵێک سیخوڕی کۆمەڵێک دەنگی تەزویری سۆران عومەرەکە کە لە پەرلەمانە بۆیە لێرەدا مەسەلەکە سۆران عومەر نییە مەسەلەکە پرسێکە کە ئەیانەوێ لەم پرسەیە پارتی بە شکست بێنن و ئەیانەوێ پارتی بسەنگەر لە پارتی بگرن بەڵام پارتی دیموکراتی کوردستان ئەرکێکی بەرپرسیارانی هەیە لە بەڕێوەبردننی دەوڵات و لە بەڕێوەبردننی حکوومەت و قەزەیەکی نیشتیمانی لە ئەستۆیە بۆیە ئەم پرسانە ڕەنگە بۆ ئەوان پرسێکی سیاسی بێ بەڵام بۆ هەرێمی بۆ پارتی دیموکراتی کوردستان بەرپرسیارەتەکەی گەورەترە ڕەنگە بەو شێوازەی ئەوان بیریلەکەن و پارتی دیموکراتی کوردستان بەو شێوازە هەنگاو هەڵناهێنێ یانوێ پارتی بخەنە مووقیفێکەوە کە ڕەتفعلی هەبێ بەڵام پارتی دیموکراتی کوردستان هەم لە حکوومەت هەم لە وەکو حزب هەست بە بەرپرسیارەتیەکی و ڕایگشتی بۆ ئەوە ئاگادارەکاتەوە کە ئەم حکوومەتە هەموو کارنامە و بەرنمەکانی کە پەرلەمان دەنگی پێداوە کار لەسەریەکە هەم لە مەسلەی چاکسازی هەم لە مەسلەی سەروەری یاسا و ئەم ڕێخستنەوەی ئەم بەلا ڕێدابردننی ڕایگشتی بۆیە لێرەدا یەکێک لە کارەکانی حکوومەت ئەوەیە کە ڕێ لە ڕاگررتنی بەلاڕێدانی ڕایگشتی بکە نمونەشمان بۆ ئەم کۆبوونەوەی پەرلەمان بووە کە حەسانی لەسەر ئەندام پەرلەمان لابردووە تا لە ڕێی یاساوە بەڵگەکانی بخاتە بەردەم دادگاو و ئەوەی کە حقیقەتە بۆ خەڵکی هەرمی کوردستان ڕوون بێتەوە ئێمە کار لەسەرەوەکەین ئەو بەلاڕێدانە کەمکەینەوە و ڕێ لە تەشیر و زەهر بڵاوکردنەوە بە ناو خەڵکە و ئەو فەزا ئێرهابی فکری و کۆمەڵێک شتی ترکە باگراوندێکی سیاسی لە پشتەوەیە ڕای بگرین خەڵکی ئێمە ماندووە خەڵکی ئێمە پێویستی بە برایەتی نێوان حزبەکان هەیە خەڵکی ئێمە پێویستی بە خزمەتکردن هەیە خەڵکی ئێمە پێویستی بەوە هەیە مافەکانی بۆ بگەڕێنیتەوە ئێمە سەرقاڵ نین بەوەی کە کارێک بکەین کە بکەوینە مناقەشە و دژایەتیکردنی حزبێکی تر ئێمە کار لەسەر خۆشگوزەرانی خەڵکەکەین و بەرنامەی ئەوەمان هەیە لەم 4 ساڵی ئایندایە کە ئەو پرۆژانەی ئەو پرۆژەی کە حکوومەت و ئەو بەرنامەی کاری حکوومەت بە هاوکاری سەررجەم لایەنەکانی بەشدار بوو لە حکوومەت پێشکەشی پەرلەمانیان کردو و دەنگیان لەسەردا ئەو ڕێکارانە بگرنە بەر و ڕێگری بکەن لە کۆمەڵێک شت کە پێشووتر ڕەنگە نەرمین وێنرابێ ڕەنگە کۆمەڵێک کار بۆ بەرژەوەندی گشتی گوێی لێنەگیرایە بەڵام لەمە دووە پێویستە خەڵکی کوردستان حقایقەکان بزانن و بزانن کێ خزمەتی ئەم وڵاتاکە و کێ لەگەڵ ئەوایە کە دەستی برایەتی و تەبایی و یەکڕیزی درێژەکات و کێشەڕەتی ئەم مۆزوعاکاتەوە دەیەوێت لەم فەزا ئالۆزە و لەم فەزای کێشمە کێشمی کێشە و ململانیانە سوود ئەبینێ
و ڕێگرە بێ لە بەردەم هەنگاوەکانی حکوومەت ئەمانە هەمووی کۆمەڵێک تەشیراتن کە ئەبینرێن یانڕێوێ ئەم حکوومەتە کە دەسییاوەتە چاکسازی دەسییاوەتە کۆمەڵێک مەلەف کە هەنگاوە نێ بۆ خۆشگوزەرانی خەڵک و دەوڵەت حکوومەتێکی بەهێز دروست بکە ئەمان ڕێگرە بن لە بەردەم دروستکردنی ئەم بەهێزیە سەرنجام ئەم بەهێزیە ڕەنگە تەسیراتی ئیقلیمیشی لەسەر هەبێ بۆی ڕێگرن لە بەردەم کۆمەڵێک کاری حکوومەت و ئەیانەوەی کێشە بۆ حکوومەت بنێنەوە هەر جارە بە مەسلەیەک و هەر جارە بە بابەتێک یانەوێ کاری لەسەر بکەم پێشووتر ئەگەر زۆر دوور نەکەوینەوە بابەتی گەرمی خەڵک و بەلاڕێدانی خەڵک مەسلەی دەستگای خێرخوازی بارزانانی وەگەر بیرت بێ باس لەوایەکرا ئەم دەستگایە بە حزبی کراوە ئەم دەستگای داهاتەکەی ئەمانە جوڵان دواتر ئەمە ئەم دەستگای ئەیبینە بیلفان ئەمە بینراو کە دەستگای خێرخوازی بارزانانی من یەکێک وەکو کەسێکی پارتی و بەرپرسیارەتێکمە ئەوەنەی بەدیم کرد ئەوەنەی کە لە خزمەتی خەڵکەکایە بە بێ جیاوازی بە لە خزمەتی کەوادر و خەڵکی پارتیان نییە و بەشایەتیشمان هەیە بۆ ئەم مەسلەیەکە خەڵکی لایەنەکانی تر پەیوەندیان کردو و نەک وەکو ڕێکخراوەکانی تر کە کرا هەریەکە بۆ لایەنگر و کەسی خۆی بووە خەڵکی لایەنەکانی تر لی بپسرێ بە ویژدانەوە لایەنی پارتی تیا بۆ یەکێتی تیا بۆ گۆڕانی تیا بووە هەر لایەنێک پێویستی بە دەستگای خێرخوازی بارزانانی هەبوو بێ پەیوەندی کردو پەیوەندەکەی وەرگیرا و بەڕێزەوە بۆی براوەتەوە جگەلەوە دوای ئەوە مەسلەی لامەرکەزیەت پێما بێ بەرنامەی زۆرتان لەسەر کردبوو لەسەر لامەرکەزیەت دیسانەوە جارێکی تر خەڵکیان و ڕژانەوە و کۆمەڵک ماواقفی یانوان کە ئێستاشی لەسەر بێ بەردەوا من لەسەرەمە یخۆ پارتی دیموکراتی کوردستان لە بەرنامەی کاری حکوومەتەکە هەیە کە قوبولی لامەرکەزی و کار بۆ لامەرکەزیەتەکە بەڵام لامەرکەزێتێک کە حکوومەت ئێوێ و خەڵکی کوردستان پێویستی پێێتی نەک لامەرکەزێتێک کە بەلاڕێدا ببرێ و لە خزمەتی فلانە حزبابێ کاک دیاری ئەمیز پرسیارێک لێ بکەم باسێکەوەت کەوتە ئەگەر لە بەرژۆندی خۆیان بێت هەر قەرارێک هەر بڕیارێک ئەوان بە یاسایی و قانونی و دەستوری زانن واگەر پێچوانەی بەرژۆندەکانیان بێت ئەوان لەگەڵ ئەو بڕیار و قانون و یاسایانین ینی حەز ناکەی ئەم پرەنسیپە ئەم شێوازە مۆدێلە لە ئیشکردن پێچوانە بێت لەگەڵ دروشمەکانیانە کەوان زۆر جاروا خۆیان پیشانێن کەوان لە یانگری خەڵکن لە پێناوی بەرژۆندی خەڵکا کارەکەن مەهام و خەون و خەیاڵ و کاری ئەوان بۆ ئەوەیە کە خەڵک خۆشگوزەران بێ کە خەڵک سەقامگیر بێ کە خەڵک لە ئارامیا بژی کە خەڵک دۆخێکی ئابووری باشتری هەبێ بەڵام جەناب تەڵەی ئەوان کاتێک لەگەڵ یاساکانان کە لە بەرژۆندی خۆیان بێت هەز ناکەم ئیزدواجێتێک دووفاقیەک لە بین دروشم و هەڵۆستەکانیان هەیە کاک سەربەست ئەوە تێڕوانینی تەنها من نییە من ئەگەر یەکێک گوابیر کاتەوە یان بینەرێک سێر بکە بڵێمە کادرێکی پارتیە و بەلایانی پارتیەوە لە مەسەلەیە ئەڕوانێ ئەمە حقیقەتێکە بۆ هەموو خەڵک بووم بۆتەوە یعنی من هەموو جارێن پرسیارە بێ خەڵکیش بیکە ئایا پارتی دیموکراتی کوردستان ئەم دەنگانەی لە فەزایکیەوە هێناوە ئەی ئەمیش خەڵکی نییە 45 کورسی پەرلەمانی هەیە 600 و بەرەوسەر هەزار دەنگی هێناوە یعنی ئەمە خەڵک نین بۆ پارتی دیموکراتی کوردستان ئەگەر پارتی لەگەڵ خەڵک نەبێ خۆی نەبێ بێ لەگەڵ خەڵکە کەی خۆیان بێت ئەمە پرسیارەکەی ینی بۆ ئەبێ بەس ئەوان بە ناوی خەڵکەوە قسە بکەن بە ناوی هاونیشتیمانیانەوە قسە بکەن پارتی بۆی نەبێ بە ناوی ئەمانەوە قسە بکە کە پارتی هێزێکی یەکەمە لە کوردستان و گەورەترین کوتلەی پەرلەمانی تەنها حزب لە پارتی دیموکراتی کوردستان هەیەی لە بەغا کەواتە ئەمە ڕێی خەڵک ئەگەر بە زۆرینەوە کەمینە لێکی بێتەوە پارتی زۆرترین خەڵکی لەگەڵایە ئەمە بەرژەوەندی پارتی بۆ خەڵکە و هیچ کات پارتی دیموکراتی کوردستان ئەو تیمەی کە لە حکوومەت کاری کردووە بۆ بەرژەوەندی پارتیەکان بە تەنها کاریان نەکردووە و خزمەتی تەنها پارتیەکانیان نەکردووە و ئەگەر موچیان بڕی بێ بە تەنها هی خەڵکی کیان نەبڕێەوە هی پارتی بدرێ بینیمان لە پێشووترا و لە حکوومەتەکانی ترە هەولێری ژۆک و سلێمانی بێموچە بووە بەڵام دەرگای قوتابخانە لە هەولێر دانەخرا قوتابی بەردەوام لە بەردەوامی کاری خۆیان نەبووە دووهۆک بە ئاماشەوە بەڵام لێرە بە شێوازێکی تر بووە و ئەمان خۆیان بە ئەم حزبان بەشە لەم حزبانە خۆیان بە نوێنەری خەڵکەزانن ئەی پارتی دیموکراتی کوردستان نوێنەری کوێ ئەگەر ئەوان نوێنەری خەڵک بن پارتی کوێ بۆیە بەڵگەش بۆ ئەمە سەرۆک من بە نمونەیەک بۆ تێنمەوە سەرۆکی پەرلەمان ئەبێ سەرۆکی سەرجەم کووت لە سیاسیەکانی ناو پەرلەمان بێ و
و بێلایانی هەڵبژێرێ و پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بکە لە پرسێکی وەکەوەی کە لە ڕابردوو بە ڕێستۆران عومەرە سەرۆکی پەرلەمان ئامادە نەبوو جەرسەکە بەڕێوەبەرێ ئەمە تەواو بەرژەوەندی حزبیت لە پشتەوە ناکرێت سەرۆکی پەرلەمان بەو بیرە تەسکە حیزبیانەوە بیر بکاتەوە کە ئەبێ وا بیرکاتەوە سەرۆکی پەرلەمانە سەرۆکی ئەندام پەرلەمانەکەی منە کە 45 ئەندام پەرلەمانمان لەو پەرلەمانە هەیە سەرۆکی ئەویشە و بە دەنگی ئەوانیش تۆتە سەرۆکی پەرلەمان ئەگەر دەنگی فدراسیۆنی پارتی نەبێ دەنگی ئەندام پەرلەمانەکانی ئێمە کە 45 کورسیە 45 دەنگە ئیتیفاقیە نەبێ بەڕێز سەرۆکی پەرلەمان لەو جێگایە دانانیشێ بۆ دەبێت پشت لە 45 کورسی 45 دەنگی خۆی بکە بۆ 5 دەنگ یان بۆ دەنگێک کە یاسایەک لە پەرلەمان و بە پێی یاسا پەیڕەوی ناخۆ ئەو یاسادانراوە هەڵبەت بۆ ئەوە دانراوە کە کاری پێ بکرێت فەرموو کاری پێکرا و هیچ شتێکیشی لە غێری یاسایی نەبووە ئەکرا هەموو ئەندام پەرلەمانەکان بەجێ بێڵن بەڵام ئەو جەرسە بەڕێوە بەرێ کەواتە لەمەوە بۆمان دەرەکەوێت کە هەچ هەنگاوێکی ئەوان بۆ ئەوان واردە حزبایەتی بکەن لە ناو پەرلەمان بەڵام بۆ ئێمە بە یاساش بەکاربێنین و لەگەڵ یاساشە مامەڵە بکەین بۆمان نییە ئەمە پرسیارەکەی ئەبێ خەڵک ئەمە بزانێ بۆ ئەوان بە زارە سادەیەکەی تەواو حزبایەتی بکەن لە ناو پەرلەمان بەڵام بۆ پارتی دیموکراتی کوردستان نەبێ حزبایەتی بکە و زۆری نەبەکاربێنێ کە تۆ لە دژیت ناچار پارتی دیموکراتی کوردستانیش وەکو قوارەیەک لە ناو پەرلەمانە حەقی خۆیەتی ممارەسەی دەسەڵاتەکانی خۆی بکە ڕاست کاک دیاری بەرەو کۆتایی بەرنامەکە چین پێم خۆشە بە کورتی لە کۆتاییە بەلا ڕێدابردنیم ڕایگشتیە لە پێناوی کۆمەڵێک بەرژەوەندی حیزبی و تەسک و لە پێناو کۆمەڵێک مەهامی تەواو ئایدۆلۆژی و بەلا ڕێدابردنی ڕایگشتیەکەیە ینی بە هیچ جۆرەیەک پەیوەندی بە مافی خەڵکو و بەرژەوەندی خەڵکو و داکۆکیکردن لە خەڵکو و مێکامان زۆر تاکیدی لێکەنەوە ئەگەر بە زۆر بە کورتی وەڵام بێتەوە سپاسە کاک سەربەست یەک کێشە دروست بوو ێستا لە ناو خەڵکی ئێمە ئەوانی کە حەقیقەتەکەشە بینن ئەترسن ئیرهابێکی فکری وا دروست کراوە ئەوەی دیفاع لە پێشمەرگە بکە دژایەتێکن ئەوەی دیفاع لە ئاڵای کوردستان بکات بە پارتیەزان ئەوەی ڕایگشتی بە ئاراستەی دیوە باشەکەیە بە لە بەرەوەی لە بەرژەوەندی ئەوان نییە لە کەشێکی ئارام و هەنگاوەکانی حکوومەت بەرەو پێش بڕوە ئەمان لەمە سوودمەند نابن و لە مەسەرەی چاکسازی سوودمەند نابن و لە کۆمەڵە هەنگاوی تر سوودمەند نابن بۆیە تەشیرکردن و بێڕێزیکردن بەرامبەر بە قەڵەمە جوانەکانی ڕۆشنبیرانیش ئەوەستنەوە بۆیە لێرە ئەم بەلاڕێدانی ڕایگشتیە سەرنجام زۆربەی کات بینیمانە ئەم کولتورە کە دروستکرا دواتر لە دژی خۆیان بەکارێتەوە بۆیە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە لە خەمی خەڵکا بووە و لە خەمی ئارامیا بووە و ویستوێتی نموزەجێکی جوان پێشکەش بکە و بیرمان نەچێ ئێستا فۆکسەکە لەسەر پێکاتەکانی هەرێمی کوردستان هەیە تەشیریان بەرامبەرەکرێت ئەم پێگاتانە پێگاتەی کوردستانین و ئەم کوردستان بەم پێگاتانەوە سوڕەیەکی جوانی لە جیهان دروست کردووە هەر ئەم سوڕە جوانە بووە کە پیرۆستترین کەسی ئەم پێگاتانە کە پاپای ڤاتیکانە ڕێز و پێزانینی بۆ هەرێمی کوردستان هەبێ و بە شوێنێکی ئارامی جیهان ناوزەندی بکە بە ڕێزگرتن لە پێگاتەکانی تر بۆیە یعنی ئەمان هیچ باکیان نییە لە ناشرینکردنی پێگاتەکان کە سەردەمێکی زۆر لە شۆڕشی ئەیلول ئەم پێگاتانە بەشێک بوون لەو شۆڕشە و خزمەتی ئەم شۆڕشەیان کردووە و خزمەتی دۆزی کوردیان کردووە و خۆیان بە کوردستانی ێزانن لە ئێستا فۆکسەکە لەسەر ئەوانە کە ئەمان بەشێکن لە پارتی دیموکراتی کوردستان بەڵام نە ئەوە پارتی دیموکراتی کوردستانە ڕێزی لەو پێگاتانە گرتووە و ئەوان ئارامی هەرێمی کوردستانیانەیە و ئەیانەوێت سەروەری بۆ یاسا بگەڕێتەوە ئەمە پشگیریکردن لەم بەشە نابێتەوەی کە تەشیر بکرێ بۆیە ئەوان ئامادەن و بە هەر شێوازێ بێ سوکایەتیکردن و
و مامەڵەیەکی نادروست و داواکردن بۆ ڕەفزکردنی ئەم پێگاتانە لە هەرێمی کوردستان و بەشداری نەکردنیان لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان ئەمە بەشێکە لەوەی کە نادیدەگرتنی ئەو پێگاتانەیە و ناشرینکردنی هەرێمی کوردستانە بەو دیوەی کە لە بەرژەوەندی ئەوانەوێت. کاک دیاری محەممەد مەجید بەرپرسی لژنەی ناوچەی سەرسنار زۆر خۆشحاڵ بووین کە لە ڕاڤامە دەبوویت. سپاس بۆیەوە سپاس بۆ بەرنامەکەت. دەستان خۆش بێت. ئەزان بەم جۆرە هاتینە کۆتایی ڕاڤا تا ڕاڤکردنی پرسێکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.